درێژکردنەوەی دانوستانەکانی ئەم جاری نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوا لەسەر کێشەی 13 ساڵەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران ڕێکەوتنامەیەکی بەدوای خۆی داهێنا کە بەرهەمی 23 مانگ لە دانوستانەکان بوو. دوایەوەی لە دانوستانەکانی مانگی نیسانی شاری لۆزانی سویسرا ئێران و وڵاتانی ڕۆژاوا کە پێکدێن لە ئەمریکا و رووسیا و ئەڵمانیا و فەڕەنسا و بریتانیا و چین لە ئێستا چەند پرسێکی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران گەیشتنە ڕێکەوتنی سەرەتایی لەم خولەیتری دانوستانەکاندا دوای 15 ڕۆژ لە کۆبوونەوەی بەردەوام دوجار شەوی سێشەممە گەیشتنە ڕێکەوتنی کۆتایی. بە پێی ڕێکەوتنامەکە لە بەرامبەر کەمکردنەوەی گەمارە ئابوووریەکانی ئێراندا ڕێگە بە ئاژانسی نێودەوڵەتی وزە دەدرێت دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و وێزگەی بارشینی سەربازی پێبشکنێت کە ئەوەش دیارترین ئەو گرفتانە بوو کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوادا بربەستی بەردەم ڕێکەوتنەکان بوو. هەر بە پێی ڕێکەوتنامەکە سەرجەم گەمارۆ بازرگانی و بانکی و دارایی و نەوتەکانی سەر ئێران لا دەبرێن. هاوکات کۆماری ئیسلامی ئێران لەمە دوا دەتوانێت فڕۆکەی گەشتیاری و نەفەر هەڵگر بکرێت و هاورداکردنی چەکیش بۆ ماوەی 5 ساڵ سنووردار دەکرێت. هەروە ئێران لە دوای 5 ساڵی تر دەتوانێت گەشەپێدانی بەرنامە ئەتۆمیەکەی دەست پێ بکاتەوە. بە پێی ڕێکەوتنامەکە ئەگەر ئێران بەو مەرجانەوە پابەند نەبێت کە بۆی دانراوە ئەوە لە ماوەی 65 ڕۆژدا گەمەرۆکانی بەسەردا دەسەپێنرێنەوە. ئاژانسەکانی ئێرانیش ئاماژە بەو دەکەن لەگەڵ جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەدا بلۆکردنی نزیکەی 100 ملیار دۆلاری ئێران لە بانکە نێودەوڵەتیەکاندا دەشکێنرێت. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا محەممەد جەوازەریف وەزیری دەرەوەی ئێران ئاماژەی بۆ کرد لەگەڵ وڵاتانی ڕۆژاوادا گەیشتنەتە باشترین ڕێکەوتن. ئێمە چاوەڕێی ئەوەین کە ئەم ڕێکەوتنانە بە شێوەیەکی عەمەلی جێبەجێ بکرێت و ئاسایشی ناوچەکە و جیان بە تەواوی بپارێزێت. هاوکات فێدریکا مۆگێرنی بەرپرسی کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا ئاماژەی بۆ کرد لێرە بەدوا وەرزێکی نوێی پەیوەندی نێودەوڵەتیەکان دەست پێ دەکات. باراک ئۆبامای سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی ڕێکەوتنەکە ئاماژەی بۆ کرد ئەگەر ئێران ئەو ڕێکەوتنامەیە پێشێل بکە ئەوە سەرۆکی داهاتووی ئەمریکا دەتوانێت هێرش بکاتە سەر ئەو وڵاتە. ئەوەی کە ڕوودەدا لە ماوەی چەند ساڵی داهاتوودا بە تەواوی چاودێریەکرێ هیچ سیناریۆیەک لە ئێستادا ڕوونی ئایا چێ ڕوئەدا بەڵکو پێویستەکە کە ئێران بە تەواوی پرۆگرامە ناوکیەکانی بوەستێنێت. باید تسلیم قدرت‌ها شویم. لە هەمان کاتدا حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند بەم ڕێکەوتنامەیە ئێران و وڵاتانی ڕۆژاوا گەیشتنە قۆناغێکی نوێ و زۆربەی ئامانجەکانی وڵاتەکەی هاتوونەتە دی. ئەمڕۆ گرنگترین ڕۆژێکی ڕێککەوتنەکەیە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا. ئەمڕۆ ڕۆژێکە کە لە مێژووی ئێران لە مێژووی وڵاتە زلێزەکانی جیهاندا ئەویان بەدی کرد کە ئێران چۆن بەشێکی چالاکانە دێتە مەیدان. لە کاردانەوەی ڕێکەوتنامەکەدا سەرۆکوەزیرانی ئیسرائیل نیگەرانی خۆی با ڕێکەوتنامەکەی ئێران و وڵاتانی ڕۆژاوا ڕاگەیاند و ئاماژەی بۆ کرد ئەو ڕێکەوتنامەیە هەڵەیەکی مێژوویە. بەرهەم ساڵح NRT